ساڵێکی تەواو بەسەر بوومە لەرزەکەی شەوی 12 لەسەر 13 مانگی 11 ساڵی ڕابردوودا تێپەڕ دەبێت کە بەشێکی بەرفراوانی خۆر هەڵات و باشووری کوردستانی گرتەوە. ئێرە شاری دەربەندیخانە یەکێکە لەو شوێنانەی زۆرترین کاریگەری زەمین لەرزەکە لە سنووری هەرێمی کوردستاندا بەرکەوت. هاوڵاتیەکی ئەم شارە بە شێوەیەک باس لە ڕووداوەکە دەکات. ئەوان دەڵێن لەو شەوەدا بەهۆی بەهێزی بوومە لەرزەکە و بەردەوامی ماوەکەی نزیک بوو ئومێد بە ژیان لەدەست بدەین. بە جۆرێک لە هەر چرکەیەکدا چاوەڕوانی ڕووخانی خانووەکانمان بووین بەسەرماندا. بەڕاستی ینی ئەو شەوە شەوێکی زۆر ناخۆش بووم لەرزەکە ڕوویە. لەرزێکی زۆر بەهێز بووم، خۆم لە دەرەوە لە دوکانێکا بووم کە سەردا ڕوویە هەستم نەکردم خۆی ئەمە چیم لەرینەوە کە ڕۆژمە دەرەوە تا مودەیەکی نزیکی 20 چرکەیەک بەردەوام بوو. شتێکی زۆر یەکەم جارەکە بیبینیم شتێکی ئاوا بەهێز. پاشان زۆربەی حاڵاتیان جیان پێگەشتووە هەم لە خانەوە دوای ئەوە کرد تەندروستی هەر بە هەمان شێوە. ڕاستە بڵێم ئێمە خۆمان زیانێکمان بەرنەکەوتەوە، بەڵام کەسم خزمم هاوڕێ برادەر هەمویان زیان پێگەشتووە خەیە خان و ڕووخاوە یاستا ڕووخاوە یان ئەوە تا خان و درزی زۆری بردووە. دوایی دەرچوین بۆی هەواڵێکی شار بزانین ئیتر گەڕاین بۆمان معلومیش نەبوو شەو بوو هەموو شار بۆ کۆنتترۆل ناکرا، بەڵام تر دیارەوەکو باسم کرد گەڕێکی کانی تو گەڕێکی سەرا و لە خواری خەسەخانێک کۆنەکە ئەو مەتیخانە زیانی زۆری بەرکەوت. لە سەرەتای کارە ساتەکەەوە تا ئێستا چەندین بەرپرس و وەزیری حکومەتەکانی پێشووی هەرێم و بەغداد سەردانی ناوچەکەیان کردووە و بەڵێنی بەدەمەوە هاتنی قوربانیانیان داوە، بەڵام بە وتەی هاوڵاتیان و چالاکانی مەدەنی جگە لە کۆمەکی ڕێکخراوە بیانی و ناوخۆییەکان هیچ هاوکاریەکی حکومیان پێ نەگەیشتووە، بە تایبەتی کە هەرسێکەتی تەندروستی و پەروەردە و گەشت و گوزار لە قەزاکەیە زیادی بەرکەوتووە و پێویستی بە ئاوردانەوەی بەپەلە هەیە. چوار هاوڵاتی بوون بە قوربانی کە لە هەموو کارە ساتەکانی تر گەورەتر بوون، وەزارە دۆزیان بەرماڵی هاوڵاتیان کەوتوە، بەر شوێنە گشتیەکان و فەرمانگەکان کەوت و ئەو زارارەی کە بەر هاوڵاتیان کە وەکو پێویست قەرەبوو نەکراونەوە دەدانن لەلایەن ڕێکخرا و لەلایەن کەمپینەکان و خەڵکی خێرخوازەوە توانرا لە 130 قەرەبووی هاوڵاتیان کەوت، کاسبکاران زیانیان بەرکەوت، نزیکەی 150 هاوڵاتی بریندار بوون و زەرەر بەربەنداوی زیانێکی گەورە بەرداوی دەربەنیخان کەوت. کاسبکاران لە دەربەنیخان زیانێکی زۆریان بەرکەوت، هاوڵاتی هەیە لە دەربەنیخان کاسبکارە نزیکەی 3 دەفتەر دۆلار زیانی بەرکەوت. هاوڵاتیانی دەربەندیخان دوای بێ ئومێد بوونیان لە هەردوو حکومەتی هەرێم و ناوەند ئێستا لەسەر ئەرکی خۆیان دەستیان بە نۆژەنکردنەوە و بنیاتنانەوەی ماڵەکانیان کردووە. تەنیا داواکاریشیان لە حکومەتی هەرێم ئەوەیە بە ئەرکی سەرشانی خۆیان هەستێت و ژیان بەبەری ژێرخاری گەشتیاری دەربەندیخان و کەرتە گرگەکاری بکاتەوە تاوەکو شارەکە قۆداغ بە قۆداغ شۆک و ئاسەواری زەمین لەرزەکەی ساڵی پار تێپەڕێنێت. و شیار مەحەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.